السلام عليكم بخير بێن زۆر سپاس مامۆستا. چیت هەیە بۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان کە ئەمڕۆ لە شارە جوانەکەی بۆکانن؟ زۆر ڕێز و سڵاو و سلام هەیە بۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان. بەخێراتنتان لێ یەکەم بەخێر بێن سەرسەر و سەرچاوی من و ئەوە مایەی شانازی و سەربەرزیە بۆ ئێمە پێوە ڕێگایە دوورتان بڕیوە و هاتوون بۆ سەردانی ئەم هونەرمەندە کۆچکردووانە. ئومێدەوارم ئینشەڵڵا هەمیشە و دایم ئەم بەرنامەیە گەورە و گەورەتر بێ و بتوانن سەردانی هەموو هونەرمەندێ بکەن و هەروەها دیاری و سەوقاتێکی جوانیشان هێناوە بۆ خانەوادەی ئەم هونەرمەندە کۆچکردووانە. زۆر زۆر سپاسان دەکەین. ئومێدەوارم بتوانن سەردانی ئەم هونەرمەندە قەدیمیانەش بکەن و کە لە دنیادا لە حاڵی حەیاتا ماون لە دنیادا ماون. زۆر سپاس زۆر زۆر سپاسم هەیە بۆتان، زۆر زۆر احترام هەیە بۆتان کەم هونەرمەندانش بتوانن چەند ئاهەنگ و گۆرانی ڕاسەنی کوردی میلی زیندوو بکەنەوە و پێشکەشی ئێوەی بەڕێزی بکەن. یاخوا بەخێر بێن، سپاسانەکەم. ئومێدەوارم ئینشەڵڵا سەرکەوتوو بن، هەمیشە و دایم سەربەرز و شاد و خڕەم بن. زۆر سپاس. زۆر سپاس دەستپەر. منیش خۆمەکو عومەری ڕەسوڵزادە عومەر سەقزی هەر کارویشێکتان من لە خزمەت. زۆر سپاس بۆ جەناب. ئێمە وەکو ستافی کۆمەڵی هونەری میلی کوردستان ئەمڕۆ هاتوین بۆ بۆکان بە مەبەستی بەسەرکردنەوەی هونەرمەندانی کۆچکردوو خەڵاتی ڕێزلێنان بە خانەوادەکانیان دەبەخشین لەگەڵ کۆمەڵەی هونەری ڕەسەنی شاری بۆکاندا لە هۆڵی سیمرغ. بە سپاس بۆ هەموو لایەک. ناودارانی مۆسیقایی بۆکان. وێرای سڵاو، هیوادارم هەر شاد و کامەران بن. ئەوڕۆ هاتووینەتە خزمەتی بنەماڵەی یەکێ لە هونەرمەندە گەورەکانمان، بنەماڵەی مامۆستای خوددا لێ خۆشبوو مامۆستا عەبەد دەڕژێیە و بە هاوڕێیەتی بەڕێز ئاغای دکتۆر و کە قادری ئازمەنەوە بەندا بە نوێنەرایەتی لە کۆمەڵەی هونەرە میلیەکانی کوردستان و هەروەها گەڕیان میدیا دەمانهەوێ خەڵاتی ڕێزلێنانی ئەو دەم و دەستگایە پێشکەشی ئەو بنەماڵە خۆشەویستە بکەین وەک ڕێزێک. ئەم خەڵاتە کە پێکاتووە لەم لەوحە جوانە کە دروست کراوە لەلایەن بەڕێز کاک جەزای ساز دەستەکانی خۆش بێ، دەست و چاوی خۆش بێ و کۆمەڵەی هونەرە میلیەکانی کوردستان بۆ هەر یەک لەو 11 بنەماڵەیە پێشکەشی یەکێ لە بەڕێزانی ئەو ماڵانە دەکرێت و هیوادارین مەبارەکیان بێ و هیوادارین ئێمەش بتوانین زیاتر لەسەر ئەو هونەرمەندانە کار بکەین و کاری تایبەتیان بۆ بکەین و پێشکەشیان دەکەین بە هیوای ژیانێکی خۆش و سەلامەتی بۆ هەموو لایەک. بەڕێزان، بە نوێنەرایەتی ئەم خەڵاتە پێشکەش دەکەین. دەیدەمە خزمەتی جەنابی ئاغای دکتۆر گوڵپەخشکە پێشکەشی کاک حامیدی هوشمەند کوڕی خوا لێ خۆشبوو مامۆستا عەبەد دەڕژێی بکە بە هیوای خۆشی و کامەرانی و بە هیوای بەختەوەری. بەڕێزان، سڵاوتان لێبێ. دووبارە هاتووینەتە خزمەتی بنەماڵەی بەڕێزی مامۆستا اسماعیل ئاغای عەباسی. خەڵاتێکمان بۆیە ناوە لەلایەن کۆمەڵەی هونەرە جوانەکانی کوردستانەوە پێشکەشی ئەو بنەماڵە بەڕێزەی دەکەین. بە نوێنەرایەتی پێشکەشی کاک کەماڵی بەڕێزی دەکەم. هیوادارم پیرۆزیان بێ و هیواداریم ئێمەش بتوانین زیاتر خزمەت بەو هونەرمەندە گەورانەمان بکەین. سپاس لە ئێوەی بەڕێزیش. کاک خادرجان
خۆشەویستان هاتووینەتە خزمەتی بنەماڵەی مامۆستای خۆشەویستمان مامۆستای خوددا لە خۆشببوو عەلی خەندان خۆوێژی نیشتمان خەڵاتێکمان بۆ هێناون لەلایەن کۆمەڵەی هونەرە میلیەکانی کوردستانەوە پێشکەشی ئەو بنەماڵە بەڕێزەی دەکەین پێشکەشی کاک عەبووبەکری بەڕێزی دەکەین کوڕی مامۆستای گەورە مامۆستا عەلی خەندان هیواداری نێم بەش بتوانین کاری تایبەت بۆ گۆرانی بێژە گەورانەمان بکەین مامۆستا گوڵبەخش لە خزمەتی جەنابەت دەکەین. بەڕێزان لە خزمەتی بنەماڵەی مامۆستای گەورەمان مامۆستا عەلی کەردار داین بەڕێز و احترام و سەری کوڕنۆشەوە خەڵاتی کۆمەڵەی هونەرە میلیەکانی کوردستان پێشکەشی مامۆستا قادری ئازمەند دەکەم کە پێشکەشی جەنابی ئاغای دوکتۆر گوڵبەخشی بکات وەکو بنەماڵەی مامۆستای گەورەمان مامۆستا عەلی کەردار. سبب كراكم ربي عمري هنا مبني شوار من بيبريم جواري شذايد السيني نظام وتغذى خنفر الصار بياد ثم ارجي كاوكي جواني ممكوب زبون. بەڕێزان خۆشەویستان هاتووینەتە خزمەتی بنەماڵەی بەڕێزی مامۆستامان مامۆستا سوڵتانی محەممەدی ئەم خەڵاتەمان بە دیاری هێناوە لەلایەن کۆمەڵەی هونەرە میلیەکانی کوردستانەوە پێشکەشی ئەو بنەماڵە ڕێزدارەی دەکەین پێشکەشی کوڕی گەورەی مامۆستای دەکەین مامۆستا خالیدی بەڕێز لەلایەن خۆمە و لەلایەن ئەو نۆنەرە بەڕێزانەوە ئای دکتۆر گیان لە خزمەتی جەنابەت دابێت. گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا. کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا.